سعيد خدري رضای خوای لێبێت چووە ژووری پێغەمبەرەوە عەلەیهی الصەلاة وەسسەلام لە کاتی نەخۆشیەکەی داوا وەفاتی کرد. بینی پارچەیەکی پەموو لە ناو چاوانێتی و زۆر تای هەیە، دەستی ناوەبان پارچە پەمووەکەوە لەبان ناوچەوانی حەرارەتی جانی پێغەمبەر صلی الله عەلەیه وەسەلەم گەیشتە دەست ئەبوو سەعیدی خودری. فەرمووی ماشەڵڵا چەندێ تاکەت زۆرای پێغەمبەری خۆ. فەرمووی بەڵێ. فەرمووی ئینا کەذالکە ئەبا سەعیدی خودری، ئێمەی پێغەمبەران ناوین تامان گەلێ زۆرە. فەرمووی یا ئەبا سەعید، ئێمەی پێغەمبەران تامان گەلێ زۆرە. یشتد عەلەینا البەلاء، بەڵام موسیبەتش زۆر دێ بەسەرمانە. وەیوضاعف لەنا الئەجر، بەڵام ئەجر و پاداشتی ئێمە دووجار و سێجارە. وتمەی پێغەمبەری خوا من ئەشەد الناسی بەلاء، کێ هەیە لە خەڵکی کەوا زۆر تووشی بەڵام موسیبەت بێ؟ ئەوش بە کزێکەوە ئەی فەرموو ئەشەد الناسی بەلاء الئەنبیا، ئەوەی کەوا زۆر تووشی بەڵام موسیبەت بێ پێغەمبەرانە. ئەمجا کە فەرمووی ثم الصالحون، ئەمجا پیاوچاکان تووشی بەڵام موسیبەت دێ. ثم الأمثل فالأمثل، بەڵێ پێغەمبەران لە موسیبەتا بوون و لە ئیمتیحانا بوون، لە نەخۆشییا بوون، لە سجنا بوون، لە زگی حوتا بوون، لە ناو ئاگرا بوون، و هەروەها کردیانیان بە دووکتەوە، ئەزیێتیانیاندا. هەموو پێغەمبەران ئاوها بوو، هەتا وەکو پێغەمبەری خۆمانش عەلەیهی الصەلاة وەسسەلام لە شاری مەککەدا ڕیخۆڵەی حەیوانیان ئەهاوردەیان کردە بان سەر و ئەیان کردە بان سەر و ملی ڕیشی موبارەکە ئەو ڕیخۆڵە و هەڵاوەی مناڵ با بڵێن ئەو بەچکە حوشترە ئاهاتە خوارەوە و فاتیمەی کچی ئەهات ئەو پیسایەی لادای فەرمووە تەقتلونە ڕەجولەن ئەن یەقولە ڕەبی الله، ئەی قوڕەیش ئێوە پیاوێکە کوژن کە ئەڵێ پەروەردگاری من ئەڵڵایە. بۆیە کابرایەکی ئەعرابی هاتە لای پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسسەلام، وەکو لە ئەدەب المفرەدا هاتووە 495 بە سەحیحی. فەرمووی پێغەمبەر صلی الله عەلەیه وەسەلەم پێی فەرموو هەل ئەخەذەتکە أم ملدمة؟ قال وما أم ملدم؟ قال حر بين الجلد واللحم. فرمووی ئایا قەت تووشی تا بوویتە؟ وتم تا چییە ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی گەرماییەکە لە بین پێست و گۆشتدا، تووشی تا دێ؟ فەرمووی نە وەڵڵاهی تووشی قەت ئەو تووشە ناوەتم. قال هل صدعت؟ قال وما الصداع؟ فەرمووی دەمارێکە لەسەر تووشی ئیلتیهاب و سەرما و بەنەوعێک، یعنی تووشی سەرێشە بوویتە قەت؟ فەرمووی نەخێر، قەت تووشی سەرێشە نەبووم. فلما ولى، کابرای عرابی کاتێ پشتی کرد لە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسسەلام و ڕۆیشت، فەرمووی من سره أن ينظر إلى رجل من أهل النار أي فلينظر، کێ پێی خۆشە سەیری پیاوێ بکە لە ئەهلی ئاگر، با سەیری ئەو پیاوە بکە. کەواتە نیشانەی ئەوە نییە، نیشانەی غەزەبی خوا نییە کەسێک تووشی موسیبەت و ناخۆشی و ئەو شتانە هات. باسی ئەیوبمان کرد لە خوتبەی ڕابردوو، سەلامی خوای لەسەر بێت. وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له وكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين. وقال تعالى واذكر عبدنا أيوب إذ نادى ربه أني مسني الشيطان بنصب وعذاب اركض برجلك هذا مغتسل بارد وشراب ووهبنا له أهله ومثلهم معهم رحمة منا وذكرى لأولي الألباب. پێغەمبەران ئاوا تووشی نەخۆشی بوونە و
تووشی سەغڵەتی بوونە کەواتە دەرز و عیبرەت یەکێ لە فائیدەکانی قسەی ئەیوب بۆ ئێمەی موسڵمان کاتێ نەخۆشکەوتین سەبر بگرین سەبرمان هەبێت و وتمان سەیری ڕابردووی خۆت بکە ئەگەر ڕابردوو چاک بوو لەسەر دینداریەتی نەخۆشی تووشی بەڵام موسیبەت هاتووی ئەوە بزانە بەرەکەتێکە لە لای خواوە بۆ تۆ بەڵام ئەگەر کەسێکی خراپ بووی تووشی بەڵام موسیبەت هاتی بزانە ئەوە عوقوبەی خواییە